بەناوی خوای گەورە سڵاتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە دوایین زانیاری لەبارەی پێکێنانی کابینەی عەلی زەیدی هەروە چۆنێتی بەژاریکردنی کورد لەو کابینەیە دەکەین. دیارە ئەمڕۆ عەلی زەیدی کاندیدی ڕاستپێراو بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق کارنامەی ڕاوەستی سەرۆکی پەرلەمانی عێراق کردووە. قسە لەسەرەوە دەکەین ئایەکەی پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە بۆ دەنگدان بەو کابینێ کە کابینەکەی لە 23 وەزارەت پێک دێ وەزارەتەکان چۆن دابەش دەکرێن لایەنە کوردیەکان لە ناوخۆیاندا چۆن پشکیان بەردەکەوێت. هەروە قسە لەسەر کۆبوونەوەکەی دوێنێ یەکێتی و نەوەی نوێ هەروەها کۆمەڵ و یەگرتو و هەڵوێستیش دەکەین لە بەغداد. هەروە باز دەپرسی موچە و ئەو کارە گرنگانش کە 4 ساڵی داهات و پێویستە بکرێت قسەی لەسەر دەکەین. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر موسە نامین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی عێراق قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمان. زۆر سپاس دەکەین بەخێرش بێنەوە لە بەغدا ماندووژم و سپاسیان بەدەبوونت دەکەین. ئەگە سەرەتا جۆم لە جەنابتە زۆر سپاس دەکەم. ئەگە سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر و کۆبوونەوەی کە لە بەغدا کرادوێن هەڵایەکی زۆر لەسەر درۆژ کۆبوونەوەی یەکێتی و بڵین نەوەی نوێ هەروەها یەگرتو و کۆمەڵ و هەڵوێست ئەم پرسە چۆن بوو ئێستا هەندێک لایەن مزایدەی زۆری بەسەرەوە دەکەن ئەگەر ڕوونکردنەوەیەکمان پێ بدەیت. سەرتا سڵاو و ڕێز بۆ بەڕێست و بۆ بینەران و بیسەرانی خۆشەویستی پێم. لە ڕاستیە ئەو کۆبوونەوەیە سەرەتا ئێمە ئەبێ ئەوە باسکەین وەکو ئێمە وەکو یەگرتو و هەڵوێست کۆمەڵ ینی برایەتی و کارێکی دەستەجەمعی و ڕێکەوتن و ڕوئایەکی هاوبەش و کۆمەڵێ بنەما و مەبدەئی هاوبەشمان هەیە ئیشی لەسەرەکەین و ئەوە بۆتە هۆی ئەوەی کۆ ببینەوە لە چوارچێوەی ئەو پێکەوە بوون و هاوپەیمانێتیەک و ئێمە ئەمانەوێ ئەم دەپەرلەمانتارە دەنگێکی حەقیقی خەڵکی بەشخوراوی کوردستان بن و لە ڕێگەی ئەم گروپەوە ئێمە بتوانین لە ناو ئەنجومەنی وەزیرانیشە ببین و کارابین و هەروەها لە پەرلەمانە بتوانین ببین و کارابین و هیوادارین کە بتوانین لە ڕێگەی ئەوە خزمەتێ بکەین. ئێمە ڕێکەوتنێکمان کرد بڕیارمان ناکە داوای پشکێکی وەزارەت بکەین و بۆ ئەم بابەتەش بێگومان یەکێک لەوانەی کە ئەبێ قسەی لەگەڵا بکەی هێزە کوردستانیەکانە. برادرانی پارتیوی غایبن لە بەغدا، برادرانی یەکێتی کاک بافڵ لەوێ بوو، پێمان باش بوو کە وەفدێک بچن بیبینن بۆ ئەوەی کە یەکێتی دژ نەبێ و ڕێگر نەبێ لەبەرەوەی کە یەکێتی بە تەمای ئەوەیە وەزارەتێک بەنەوەی نوێ وەرگرەیە بۆ بە ئەوی بدا. ئێمە مانویست بڵێن ئەم استحقاقا هی ئەم دە کورسیە نەوەی نوێسیە کورسی هەیە ڕاستە هاوپەیمانی ئێوەیە، بەڵام گرنگ بوو کە ئێمە بزانین ڕوئیا و دیدی یەکێتی چییە دژە لەگەڵەوەی ئێمە بەشدار بین هاوکارە بێلایەنە چۆنە. ئەم بنەمای ئەم کۆبوونەوەی ئەوە بوو لە هەمان تەوقیتیشا کە کۆبوونەوەیەک دانرابوو لەگەڵ بەڕێز مالیکی و مەندەلاوی و ئەحمەد الئەسەدی و کۆمەڵی لە بەڕێزانی سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان. ساعات 4 کۆبوونەوەیشیان دانابوو هەر لەوێ پێیان ڕاگەیان بوون کە ساعات 4 پێشوازی حیزبە کوردستانیەکان ئەکەن ئەو تیمە لە جیاتی چوارچێوەی هەماهەنگی بۆ ڕێکەوتن لەسەر پۆستە وەزاریەکان و وەرگرتنی داواکاریەکان. لەو تەوقیتا کە ئەمان لە گفتوگۆکانیان لەگەڵ کاک باڤڵ و یەکێتی تەواو بووبوون بەڕێکەوتە بوون وەفدەکە بە عەمەلی کەوتبوونەیەک. لە ڕاستیە من پێشتر وا مەزانی کە برادرانی یەکێتی زووتر گەیشتوونەتە جێگەی کۆبوونەوەکە، ئەمان لە دوای ئەوە ڕۆشتون، بەڵام دەرکەوتووە کە لەوێ دەرچوون هەمویان بە یەکەوە دەرچوون و گەشتونەتە بەردەرگا هەمویان بە یەکەوە چوونەتە ژوورەوە. برادران یەکێتی تەبیعی سەدری مەجلیس و سەرەوە بەشایانی خۆیان نەزان چوو بوونە سەرەوە، ئەمانیش دانیشتبوو نانویست بوو بابەتەکە بێتە کێشەوە هەمووشی ئەم مەجلیسە بۆ یەکشت هاتوون ئەو ژەوار کەس داوای پشکی خۆیەکە. برادرانی ئێمە بە دە ئیمزای خۆمان و بە ڕوئیایەکی ڕوون داوای ئەویان کردبوو کە ئێمە استحقاقی وەزارەتێکمان هەیە. لە دوایەوەی برادرانی یەکێتی قسەی خۆیانیان کردبوو ئەمانیش قسەی خۆیانیان کردبوو. ئەوە هیچ پەیامێکی تیا نییە کە ئێمە لە تەرەفی یەکێتین دژ بە پارتی یا پارتین دژ بە یەکێتی ئێمە هیچ هاوپەیمانێتیەک و هیچ ڕێکەوتنێکمان لەگەڵ برادران یەکێتی نە بۆ خۆیان و خۆمان نە بۆ دژ بۆ کەسیش کشێکیوامان نییە. و ئێمە زۆر بەلامانەوە گرنگە ئەم تیمە کە هەموو کورد لەسەر مەسلحەتە گشتیەکانی نەتەوەکەمان ڕێک بن و بین بە جددی ئیش بۆ ئەوە بکەین کە بەشداری کورد بگەڕێتەوە سەر ئاستی پێویستی خۆی
و سەدان پۆست هەیە لە دەست کورد دەرچووە یا پشتگوێ خراوە بەڵێ لەبەرەوەی پارتی وەکێتی سڕاعیان لەسەری هەیە و نایڵن کاندیدەکانی یەکتری دەربچێ ناشیێڵن بە کەسی تر بدرێ بۆتە هۆکاری ئەوەی کە کورد لە ناو دام و دەستگاکانی دەوڵەتی مرکزی عێراقا عەفوەن دەوڵەتی فیدراڵی عێراقا ئێستا لاواز بووە و ئەم لاوازیە بە ئیستیدراک بکرێ. ئێمە بە نمونە 25 هەیئەمان هەیە تەنها مفۆزەی انتخابات بەدەست کوردێکەوەی جناوانی تری کوردیتیانی تیاشە بە زۆر زەعیفە و بەرپرسیارەتەکەی بە کورد نەدراوە. ئەمەش بەڕاستی فێڵێکە لە کورد کراوە هەر یەکێک لەوانە نەکرد لە ئاستی وەزارەتێکە بەڵکو ئەندێجا لە ئاستی وەزارەتێکیش گرنگترە چونکە لەگەڵ گۆڕانی حکوومەتەکانە بەرپرسی ئەم هەیئانە عادەتەن ناگۆڕێن ینی هەیەە 10 ساڵە لەو شوێنایە بەرپرسی هەیئەتێکە بە دەرەجەی وەزارەت لەو کاتیشە لە گاڵتی حکوومەتیشا ناگۆڕێ. ئێمە بە دەیان پۆستی گرنگی دیفاع و مخابرات و ئەمنی وەتەنی و ئەمانەمان هەیە کە تا ئێستا پۆستەکانی چۆڵ بوون لە کورد و ئێشتا پڕ نەکراونەتەوە بە کەسی پێویست کە تعبیر لە بەرژەوەندی و مەساڵحینەتەوەی ئێمە بکە. بۆ ئێمە پێمان وایە گرنگە هەموو هێزە کوردستانیەکان کەمێک خلافاتەکانیان سڕکەن کەمێک ئەو کێشە و شەڕانەی کە هەیەە لێرە سڕیکەن تا بتوانن لەم لەحزەی مفاوەزاتە لەسەر حکوومەت دووشت ئەنجام بن. یەکەمیان ئەو مافود استحقاقاتانەی کە هینەتەوەی ئێمەیە موچەخۆرانە خانەنشینانە شەهیدە زیندانی سیاسیە تەعین و دامەزراندنی خەڵکە باشکردنی پشکی دەرمانە باشکردنی مافی جوتیارە هەموو ئەم شتانە فەرزکەین لە پێگەێنانی ئەجێندای حکوومەتە کە پێکێنرێ بخرێتە ناو ئەجێندای حکوومەت. و خۆشببختانە منیش یەکێکم لەو چواردە ئەندامەی کە قەرار وایە هەڵسەنگاندنێ بکەین بۆ ئەو پرۆگرامی حکوومەتەی کە قەرارە بەڕێز عەلی زەیدی پێشکەشی کا بە پەرلەمان و وابزانام ئەمڕۆ گاندوێتی بەدەست سەرۆکی پەرلەمان. ینی لەوێەوە ئیش لەسەرەوە بکەین بەرنامەجی حکوومەت بەرنامەی کاری حکوومەت ئیسلاحات و چاکسازیەکی تیابێ لە سێکتەرە جیاوازەکانە کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بشکێتەوە. ئەمە یەک. خاڵی دووەم ئێمە هەوڵ بدەین وتم هەندێک خلافاتمان ئێستا سڕکەین ئەم شەڕی ئێسقانچکاندنە واز لەبێنین لەم لەحزەیە چونکە وەکو وتم دەیان و سەدان پۆستی گرنگ هەیە لە دەست کورد دەرچووە کاریگەری هەیە بۆ بەدەستهێنانی مافەکانمان بۆ ئاسانیکردنی ئاسانکاریکردن بۆ خەڵکی نەتەوەکەمان. ئێمە هەوڵ بدەین بە یەکەوە ئەو پۆستانە وەرگرینەوە جارێکی تر و ئەوەش بخەینە ناو ئەجێندای کاری حکوومەت بە عنوانی ئەو هاوسەنگی و شەراکەت و هاوبەشیەی کە پێویستە لە حکوومەتی عێراقا لە نێوان پێگاتەکانە هەبێ. بۆ ئەمە ئێمە لەگەڵ ئەوە نین کە لەگەڵ یەکێتی بینندش بە پارتی و لەگەڵ پارتی بینندش بە یەکێتی بەڵامی ترەوە یەکێتی و پارتی خۆیانن کە بەرپرسیارن لەم وەزعی کە دروستیان کردو بۆ خۆیان و بۆ ئێمەش بۆ ئەو سەردانی هاوبەشەیان لەو تەوقیتی هاوبەشە هیچ مانایەک ناگەێنێ غیری ئەوە نەبێ ئێمە بۆ لای کاک بافڵیش و بۆ لای چوارچێوەی هەمانگیش بۆ بەشداری گەڕاوین لە حکوومەتی عێراق. باشە کاکتۆر ئەوەی کە و هاوپەیمانەتەیەوە دەتانەوێ بەشداری بکەن دەکورسین هیچ بەڵێنێکتان وەرتووە وەزارەتێک وەربگرن یاخود ئامانج لە پێکێنانی ئەو هاوپەیمانەتیەوەیە کە چییە کە دەتانەوێت بەشدار بن جیاوازی ئێوە بڵێن لە وەرگرتنی وەزارەت و پۆستەکان لەگەڵ پارتی ویکێتی و لایەنەکانی دیکە چییە بڵێن؟ بێگومان کەمتر لە دە وەزارەتیش وەزارەتی سیادی گەورەی پێدراوە. ئێستا ئێمە جەماعەتی حەسممان هەیە کە ثابت العەباسی و جەماعەتەکەی ڕەنگە 6 پەرلەمانتار بن قەرار وایە وەزیری بەرگریان پێ بدرێ. ئێمە پێگاتەکانی تر ئەبینین کاتێک کە کورسیشیان کەمترە لە دە کورسی وەزارەتیان پێدراوە و ئەوە بۆتە هۆکاری ئەوەی کە ینی تەباییەک لە ناو پێگاتەیە دروست ببێ کە بەداخەوەم تەباییە لە ناو کووردا نییە و ئەمەش کێشەیەکی گەورەیە و ئێمە بەڵێ بە دە کورسی لەگەڵ هەر کەسێک قسە بکەی لەگەڵ لە بەغدا ئەڵێ بەڵێ دە کورسی ئستحقاقی وەزارەتێکیە بەلانی کەم طبعاً و ئەمە پێوەرێکە خۆیان دایانناوە ینی چوارچێوەی هەمانگی کە حکوومەت پێگەێنن خۆیان ئەم پێوەریان داناوە لەبەر ناتوانن لەو حقیقەتە بگوزارێن کە ئەمە استحقاقی وەزارەتێکی هەیە. بەڵێ تا ئێستاێک لابووتەوە هەندێک هەواڵ بڵاوکۆە گوایە ڕەتیان کرد بێتەوە چوارچێوەی هەمانگی وەزارەتێک بەو سێلایەنە بدرێ شتیوە تا ئێستاێک لابووتەوە؟ ئێمە ئەوەی کە بینیوان ئەو برانی کە چوو بوون بۆ ئەو وەفدە لەوێ بەڕێز مالیکی وتبووی من پشتیوانیتانەکەم و
فعلا مافی خۆتانە بەدە کورسی وەزارەتێک وەربگرن ینی بەڵێ لە کەسمان نەبیستووە کە بڵێ ئێمە ئەوە ناکەین ینی ئێمە بەڵێ ینی کورسی بێەوە نادەین یا ئەوە ناکەین ئەمێنێتە سەر گفتوگۆ و مفاوەزات و نەوعی ئەو وەزارەتی کە قەرارە وەربگیرێ تا ئێستا مەسەلەکە بەم شێوەیە تر چی ڕاهیندا ڕۆدا من نازانم بەڵام چوارچێوەی هەماهەنگی لە زۆربەی سەرکردەکانیان ئێمە بێستومانە کەوتویانە بەڵێ مافی وەزارەتێکتان هەیە باشە کاکتۆر بەس وەزارەت یان پۆستی دیکەش دەکرێت لایەنەکانی بەشدار بن یاخود ئەو پۆستانی کە لە بەغداهان ئایا تەنها مڵکی پارتی و یەکێتین یاخود مڵکی هەموو خەڵکی کوردستانن مەرزنیە لەلایەن دوولایەنەوە قۆڕق بکرێ خۆی هەموو پۆستەکان زۆرن پۆستی سەرۆک کۆمار ئەو ڕۆژت پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان پۆستێکی ئەساسی هەموو 4 ساڵجارە دووبارە بێتەوە ئێستاش پۆستی جێگری سەرۆکی وەزیران هەیە و پۆستی و بەلانی کەم 4 وەزارەت بۆ کورد هەیە لەگەڵ ئەو پۆستە دەبێتە 5 لەگەڵ ئەو دوو پۆستەی تر کە باسم کرد بێتە 7 ئەمە سەرەتا لە هەموو تشکیلێکی حکوومەتە بەلانی کەم ئێمە 7 پۆستمان هەیە جگەلەوەی کەوتم مەفروزە ئێمە داوای جارێکی تر دانانەوەی بەرپرسی هەیئاتەکان بکەین بەڵێ و ئەبێ داوای ئەو وەکیل وەزیرانە بکەین کە لە وەزارەتەکانە چۆڵ بوون جا ئەو کاتە گەر کۆمەڵێک پۆست وەرگیرا لە ڕاوێژکار بێ وەکیلی وەزیر بێ ئەبێ بێگومان ئەویش لە ناو ئەم گروپا خۆمانە ئەو امتیازاتانە کە دەرفەتێکە بۆ خزمەتکردن بەش کرێ بۆی کە بتوانرێ خزمەتی پێ بکرێ هەر حیزبێک لە ئەو پێگەیەوە کە بەریەکەوێ باشە کاکتۆر سەبارەت بە کارنامەوەی کە بەڕێزوتت کارنامەکە گەیشتۆتە پەرلەمانی عێراق ئێوە لە پەرلەمانی عێراق کە بەڕێز ئەندامێکی لەو لیژنەیە کارنامەکە دادەڕێژێتەوە یاخود تاوتوێ دەکرێت بەر لەوەی بگاتە دەستی پەرلەمانتاران و گرنگە چی تێداوێت بۆ کوردە و کارنامەیە بێگومان ئەو کارنامەیە زۆر گرنگە چکە ئەو کارنامەیە بریتیە لە بەڵێنەکانی ڕئیس وزەرا بۆ ئەم 4 ساڵی داهاتوو لەسەر چی تەوەرەیە ئیژەکە ئێوە چی بگۆڕێ ئێوە چی چاک بکە چی بکاتە ئامانج بۆ خزمەتکردن ئەو بدێت ئەو کارنامەیە ئەو هێڵە گشتیانەیە کە ئەو سەرۆکوەزیرانە ئێوێ لەم 4 ساڵی ئایندا جەخت کاتە سەری و ئەولەوێت و لە پێشینەی بۆ دابنێ ئێمەش وەکو پێکاتەی وەکو پەرلەمان بێگومان سەرنجی جیاواز ئەبێ لەسەر ئەو بابەتە وەکو پێگاتەی کوردیش ئەبێ حەریص بین لەسەرەوەی کۆمەڵێک ماف و امتیازاتی میلەتی ئێمە هەیە کە چەندین ساڵە پێشێ لەکرێ ئەبێ هەوڵ دەین کە لەم قۆناغا پڕیکەینەوە بەلای ئێمەوە گرنگترینیان چارەسەرێکی ڕیشەیە بۆ مەسەلەی موچە بەلای ئێمەوە یەکێ لە گرنگترینەکان بریتێ لە چارەسەرکردنی مەسەلەی دامەزراندن و ڕاژە کە نابێ تەعینات لە ماوەی پێشوە بۆ گرێبەستەکان لە عێراقا هەبووە تەعینات بۆ ناوخۆ هەبووە بۆ پەروەردە هەبووە بۆ تەندروستی هەبووە بۆ هەڵگری بڕوانامەی ماستەر و دکتۆرا هەبووە بۆ یەکەمی زانکۆکان هەبووە بۆ ژمارەیەکی زۆر لە هەیئات و وەزارەتەکان هەبووە ناکرێ ئەمە بەردەوام حکوومەتی عێراق خەڵک تەعینکە لەسەر بودجێ گشتی عێراق مافی ئێمەش لەسەر بودجێ گشتی عێراق بێەوەم تەعیناتەش لێرە ڕاگیرابێ لە ژێریشەوە بۆ دەستگا ئەمنیەکان کە خزمەتی دوو حیزبی دەسڵاتەکەن بە ڕەهایی تقریبەن کراوە بێ لێرەوە بە ڕەهایی کراوەیە تقریبەن بۆ تەعین بوون لەولاشەوە پزیشکەکان تەعین نابن یەکەمەکان تەعین نابن خاوەن بڕوانامە باڵاکان تەعین نابن یعنی ئەمە کارەساتە ئەبێ ئەم کێشەیە چارەسەر کرێ ئەمە دوو خاڵێکی تر ئێمە کۆمەڵێک ماف و امتیازاتی یاساکانی دادپەروەری ڕاگوزەرمان هەیە عەدالەتی انتقالی کە وەکو یاسای شەهیدان یاسای زیندانە سیاسیەکان و یاساکانی تری قەرەبووکردنەوەی زیان لێکەوتنەوەی ڕژێمی باس و ئەمانە هەمووی کێشەی گەورەی تایە خەڵکی ئەم توێژ و چینانە ئەوەی لێرە وەریەگرن نیوەی ئەوەش نییە کە لە عێراقا وەریەگرن باشە شەهیدی ئێمە و شەهیدی ئەوان چی فەرقە ئەم زوڵمە تەبعاً هەرێمی کوردستان لە خەڵکی ئێمەی کردووە بەڵام ئێمە دەعوامان کرد لە مەحکەمە مەسەلەی موچە و مەسەلەی خانەنشینان و خانەنشینان ژێکێکن لەو بابەتانە یعنی موچەی خانەنشینان لە هەموو بوارەکانە هی ئەوێ زۆر باشترە لێرە بۆیە ئێمە ئەمانەوێت تەواوی ئەم بابەتانە بچنە ناو ئەجێندای ڕێکەوتنی حکوومەت و مەسەلەکانی تریش مەسەلەی چارەسەری مەسەلەی گرانی بنزین لە هەرێمی کوردستان نەوت و مشتەقاتی تری
سوتەمەنی و ئەوانە مەفروزە گفتوگۆی لەسەر بکرێ. ئێمە لەم دەرفەتی پێگەێنانی حکوومەتە طبعا ئەمە داوای ئێمە نییە بە تەنیا مەفروزە ئەم داوایە ببێ بە داوایەکی کوردستانی بۆ ئەوەی ئێمە کۆمەڵی کێشە هەیە کاتێکی زۆرمان لێگرێ هەموو جارێک ئەو کێشانە بە ڕیشەیی بتوانین چارەسەری بۆ بدۆزینەوە. مەسلەی جوتیاران یەکێکە لەو بابەتانی کە ئێمە هەمیشە معانەتمان لەگەڵیەیە بە ئێستاشەوە. هەروەها تەواوی کێشەکانی تر لە هەر سێکتەرێکا سەیریکەی لە هەر بوارێکە ئێمە کۆمەڵی کێشەمان هەیە ئەبێ بخرێتە ناو ئەجێندای چارەسەری ئەم بابەتەوە. ئەو کێشە پاڵپە سێراوانی کە هەیە لە نێوە هەرم بەغدا مەسلەی کۆتایی هێنان بە مەلەفی موچەخۆران و جێگیرکردنی موچەکانیان لە بانق و چارەسەرکردنی ئەو ناشەفافێتی کە لەم بوارە هەیە ئەوش بابەتێکی ترە لە بابەتەکانی تر. چاکردنی مەسلەی دەرمان خۆراکەم جۆرە بابەتانە کۆمەڵی کێشەی گرنگمان هەیە ئێمە توانین لەم دەرفەتی پێگەێنانی حکوومەتە سوود وەرگین بۆ ئەم بابەتانە بچێتە ناو ئەجێندای پێگەێنانی حکوومەت و ئیلتیزام لەسەر سەرۆکوەزیرانی عێراقی داهاتوو ئەهەمیەتەکەی لێرەوە وەرەگرێ. باشە کاکتۆر سەبارەت بە و بڵێن ماوەی یاسایی ماوە بۆی کە علی زەیدی ماوە یاسایی لە بەردەمدا هەیە تا 28 پێنج پەیوەندی بەچیوە پەلێتی لە پێکێنانی حکوومەت ئەوە دروستە باز لەوەیە کە پەیوەندی بە سەفەری حەجی پەرلەمانتارانەوەیە یاخود تەردانەوە خۆیان زوو حکوومەت پێک بێت. لە ڕاستیە ژمارەیەک بەڵێ ژمارێکی زۆر لە پەرلەمانتاران ئەیانەوێ بچن بۆ حەج ئیتر نازانم هەر خواپەرستی باشن یا گوناحیان زۆرە چن ئەی شۆنەوە ئەویان نازانم بەڵام بە هەر حاڵ گوناحبار و تاوانبار من ناو پەرلەمانتارانیشە زۆرە بالمناسبە یعنی خۆ گەندەڵی لە حکوومەتە هەیە ڕیشەکەی لە ناو پەرلەمانە و دەسڵاتی چاودێری پەرلەمان زۆر جار بەداخەوە تاعتیل لەکرێ لەلایەن هەندێک پەرلەمانتاری مشەخۆر و گەندەڵەوە کە ئەبنە هۆکاری ئەوەی کە ینی گەندەڵەکانی ناحکوومەتی چارەسەر نەکرێ. جاوە هەرواوتم بۆرەخوا لیان قبول کە المهم بۆ هەرچیە چنخوا ئینشاءڵڵا هیدایەتی هەمومان باو هەمومان چاکە بەس بەڕاستی من خۆم لەوەتی پەرلەمانتارمەوە 12 ساڵە نەک حەجم نەکردووە حەجم من کۆن کردووە لەسەر وەزعی خۆم لە 2009 من حەجم کردووە بەڵام عمرەشم نەکردووە لەم 12 ساڵە وازانم ئەو خزمەتەی ئێمە بە موسڵمانانێکین و بە خەڵکی داماوی ئەیکەین و بەدەم خەڵکەوە چین لە حەج و عمرەی سونەت زۆر باشترە بۆ فعلەنی ژوایە لە ڕووی شەرعیەوە چارەسەرکردنی کێشەکانی خەڵک لە حەج و عمرە باشترە بە تایبەت من باسی حەج و عمرەی سونە دەکەم. عمرە کە هەر بەعام سونەتە بەڵام حەج کە فەرزەوە جیایە. بەرحاڵ کۆمەڵێک پەرلەمانتاران دەرفەتیان دەستکەوتووە سەفارەتی سعودی هاوکاری کردوون کە ویزەی داونەتێ بچن بۆ هەندێکیشیان هەر بۆ چاودێری پرۆسەی حەجەچن ئەوانەی کە نزیکن لە لژنەی ئەوقاف ئەم واکا کە ڕەنگە نیساب کێشەی بۆ دروست ببێ بۆیە هەوڵێکی جدی هەیە بۆ پێگەێنانی حکوومەت کە لەم هەفتەی داهاتووە ئەگەر حکوومەتەکە تەواوی وەزارەتەکانیشی تەواو نەبێ بەلانی کەم 50 زایدێکی وەزارەتەکانی دەنگی لەسەر بدرێ بۆی حکوومەتەکە و سەرۆکی حکوومەتەکە شەرعێ دووەربگرێ بۆ ئەمەش پەلەکردنێکی وازە هەیە حتا سەرۆکی پەرلەمان لەم هەفتەی کە ڕابردێمە ئەمڕۆ گەڕاینەوە لە بەغدا پێشبینی ئەکرد ینی شەمما یەک شەمما دوو شەمای تر دەنگ بدرێ لەسەر حکوومەت و بە زووی بتوانرێ بەڕێکرێ ئەم مەلەفە و تەوجیهێکی شەیە کە سەفەری پەرلەمانتاران دوا بخرێت تا ئاخر ساتەکانی وەخت بۆ ئەوەی کە بتوانرێ ببێ بەشێک لە ینی بتوان ببن بە بەشێک لە نیساب بۆ تێپەڕاندنی حکوومەت و کارنامەی حکوومەت. بەڵێ کاکتۆ سەبارەت بە گەڕانەوەی پارتی چۆن لێکی دەدەێ و پارتی بڵین بایکۆتی دانیشتەکانی کردهبوو ئێستا کە گەڕاوەتەوە بڵێن لەگەڵ حەلبوسی ئاژ بوونەوە بڵین پارتی ویکێتی لە بین و یەک داناکۆکن یاخود یەکێتی دەچێت لەگەڵ قەیس قزعەلی و بڵین حەلبوسی و پەیمانی دەکە بەڵام لەناوخۆ بڵین ڕێک ناکەون سەرنج چی بوو لەسەر گەڕانەوەی پارتی واردوو لە تێکەڵان لەگەڵ لایەنە عێراقیەکان و لە ناو خۆش ناتەبان. برادرانی پارتی بەڕاستی یعنی من بە سەراحەت بە خۆشیانە موتووە ماوەیەکی زۆرە سیاستکردنیان لە بەغا زۆر غەڵەتە و بەناحەق کێشە دروزەکەن بەناحەق چاو ئەبڕنە هەندێک امتیازات و پۆست
بەناحەق بینی خۆیان لەگەڵ بەعزی حیزبی سیاسی تر تێکەدەن. پێشتریش چاویان بڕی بۆ هاوپەیمانەتیەک لەگەڵ حەلبوسی و سەدر بۆ کۆنتڕۆڵکردنی حکوومەتی عێراق کە تەفکیر و بیرکردنەوەیکی زۆر سیر بوو، عەلەقەل بەلای منەوە زۆر سیر بوو کە چۆن بە هەموو ئەو تێگەیشتنەی سیاسی و لێکدانەوە و ئەزمموی حکومڕانی و سیاست و علاقاتی دەولیەوە هیانە چۆن تەسەوریان وابوو کە ئەو هاوپەیمانەتی سێقۆڵە ئەتوانێت ئەم حزبانەی ترەم و ئاوتکا و ئەوان ببنە سەرۆکی کۆمار و سەرۆکی وەزیران و سەرۆکی پەرلەمان. ئەوە بوو زۆریشمان پێوتونمان بەڕێزان ئەمە هەڵەیە و ئەمە کوور دەگەێنێتە ئێسقان شکاندن و ئێوە یەکێتیە گەێنێتە قۆناغێکی زۆر خراپ و ئەم بابەتە هیچ پێویست نییە و ئەو گرەوەی کە ئێوە لەسەر تەیاری سەدریەکەن وانە و ئەم وەزع سیاسی کە لە عێراقا هەیە تەحمولیەوە ناکاتەوە دەیان حیزب و دەیان هێزی چەکداریان هەیە بیان کەیتە دەرەوەی دیمەنی سیاسیەوە و بچی لەگەڵ سەدر. ئەمە چه خەیاڵاتێکەوە پێ ئەژین چۆن بڕواتان وایە ئەمە سەرەگرێ. ئەو بەڕێزانە زۆر جار گوێ لەم جۆرە نەسیحەتە دڵسۆزانە ناگرن و کۆمەڵە سیاست دەگرنە بەر کە گەیاندنی بەم قۆناغە کە بەڕاستی پارتی وەزعی لە ناو بەغدا زۆر خراپە و بارەگەیان سووتاندن کاتی خۆی بەردەوام ساڕوخە گیرێتە هەولێر مشکلەی زۆریان بۆ خۆشیان و بۆ کوردیش لە بەغا دروست کردووە و ئەمە بەڕاستی پێویستی بە جدی مراجعەیەکی ئەم سیاسەتە هەیە کە یعنی بۆچی خۆشیان گیان بەم قۆناغە و بۆچی قەزیەکانی کوردیش چونکە ئەوان دەسڵاتداری هەولێرن یعنی بەشێکی زۆری ئەوەکەوێتە ژێر کارتێکردنی ئەو بابەتەوە. لە مەسەلەی سەرۆک کۆمارە ئەم جارە بنمونە ئێمە چەند جار پێمان وتن بەڕێزان ینی ئێوە لەم هەڵبژاردنای دۆڕێنن ئەم شەڕە چیەکەن لەگەڵ یەکێتی و لەگەڵ خەڵکی تریش ینی بۆچی نیان ڕێبکەون لەسەرەوەی کە لەسەر ئەم پۆستە ڕێکەوتن بکرێ با بۆ پارتی نەبێ بۆ یەکێتیش نەبێ بۆ یەکێکی تر بێ على الأقل ورن ئێوە حوسنی نییە پیشان بن ئێستێوە پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان کە پۆستێکی گەورە و گرنگە بردووتانە لە دوای ئەوە مەفروزە ئەگەر ئەتانەوێ بنمونە سەرۆکی کۆمار وەرگرن دەیبا ئەبوایە بیان و تێکاکەەوە سەرۆکی پەرلەمان ئێمە جێگرەکەی وەرناگرین ئەیدەین بە حیزبێکی تر ئێمە چاومە بڕێتە سەرۆکایەتی کۆمار تا ئەو خەڵکە بیان و تاوەڵە با بەمە لە مقابلی سەرۆک کۆمارۆ شتێکیان جێهێشتووە ڕوئایەکیان پێشکەش کردایە باشە حەزیان لە سەرۆکی کۆمارە و بە گرنگی ێزانن بیان تاکا کە جاران ئێمە جێگری سەرۆکی پەرلەمانیشمان وەرەگرت دو وەزارەتی گرنگ و سیادیشمان وەرەگرت یا سیادی یا زۆر گرنگ ئێستا ئامادەین لە یەکیان هیچ نەبێت تەنازول بکەین بۆ حیزبێکی تر ڕوئایەکیان پێشکەش کردایە خەڵکی تری لە خۆ بگرتایە بۆ ئەوەی کە چوار حیزبش متعاتفن لەگەڵیانە بڵێن وڵای ئەمانە خەڵکانێکن لە ڕێکەوتنە نەگەڕێن و یانەوێ فعلەن پرۆژەی پێشکەشکەن کە خەڵکی تریشی تیاجێ بێتەوە وەمانە ڕۆحێتی ئیقسایان نییە. ئێوەتە لە هەرێمی کوردستانی شا توانیان نییە لەگەڵ یەکێتی ڕێبکەون ئیتر ئێمە لێرە حەکەم نین بڵێن خەتای کامیانە و چاکی کامیانە و خراپی کامیانە بێگومان هەردووکیانن بەڵام بەرحاڵ ئەوەش بەڵگەیەکە لەسەرەوەی کە تۆ لێرە ناتوانانی ڕێکەوی لە بەغاش وتیان ئێرە ڕێ ناکەوین لە بەرەوەی دەرفەتی بەغا بەدەستمانەوە نییە با پۆستەکانی بەغدا بێ ئینجا ڕێکەوتنەکەین پۆستەکانی بەغداش هات و چوو ڕێکەوتنەکەش نەکرا. یعنی لەو هێزە سیاسیانەی کە یعنی کێشیان لەگەڵ دروست کردوون ئەوان ئەزانن کە هێزە سیاسیانە کاریگەرن و ئەتوانن هەڵوێز لە پارتی وەرگرن بەو شێوەیە کە لێی وەرگیرا. ئیتر بۆچی ئەمان مراجعەی سیاساتی خۆیان ناکەن بۆچی پلانێکی نوێ دانانێن بۆ گوێ لە خەڵکی دڵسۆز ناگرن کە یعنی مەبەستیەتی کورد پێگەی بەهێز بێ لە بەغدا مەبەستیەتی کورد یعنی بتوانێت کێشەکانی خۆی چارەسەرکە بتوانێت پێگە و هێزی لە ناو حکوومەت و دەسڵاتدارێتی عێراقا لە دەست نەدا بۆ ئەمە ناکەن نازانم یعنی ئەمە کێشەیەکی گەورەیە بەنسبەت بیرکردنەوەی برادرانی پارتیەوە کە قەیران لە دوای قەیران بۆ خۆیان و بۆ خەڵکی کوردستانیشی دروستەکەن بەبێ ئەوەی کە ڕوئایەکیان هەبێ بۆ چارەسەر و هەمیشەش ڕەنگە تۆمەتەکە هەڵەدەن بۆ خەڵکی تر کێ دوژمنە و کێ ناحەزە و کێ ناباشە و کێ هاوپەیمانی ئێمە نیە و کێ ئەوەیە و کێ ئەوەیە لە دوێنێەوە برادرانی پارتی مەدمونە هێرشێکی خەریکە زۆرەکەنە سەرەوەی کە ئەم سێ حیزبەی ئێمە ڕۆشتون سەردانی بافڵ تاڵەبانیان کردووە بەس لە خۆیان نەپرسی بنمونە کە کاک نێچیر سەرۆکی هەرێم هاتە بەغدا لە هیچ حیزبێکی کوردستانی پرسی بنمونە خوڵکی کەسی کرد سەردانی کەسی کرد
یعنی ناکرا بنمونە لە ئەجێندای سەردانی کاگنێچیرە وەکوچێ بۆ لای ئەو هەلبووسەی کە ئەوەی پیانەکرێ ئەو پیانەکە بەشێکی گرنگی ئەی ناکرا لەو لا بڵێ وەڵام من ئەچم لەو پەرلەمانەشا سەردانی فراکسیۆنە کوردستانیەکانەکەم چایەکیان لەگەڵ خۆم ڕێزێکیان لێگرم علاماتی گۆڕانکاری و سیاستێکی نوێ پیشانە دەم ناکراوە بکە خۆ ئێمە ئامانومەیە نەخێر کەس میوان دەرناکا و دەرگا کراوەیە و عەلەقەل باتە سەردانی فراکسیۆنە کوردستانیەکانی بکردایە و هەوڵی باە کە لاپەڕەیەکی نوێ بکاتەوە لە مەسەلەی پەیوەندیەکان ئێستا ئێمە بڕۆین بۆ لای کاک باڤڵ یا ئەو بێ بۆ لای ئێمە یا مەسەلەن گفتوگۆی لەگەڵی چێتی بکرێ یا تەوقیتی سەردانی وەفدەکە قەدەری وا بۆ کە ساعت 4یان بۆ هەموو لایەکداناوە ئەوان ڕۆشتون بۆیە ئەمانیش ڕۆشتون بۆ یەکیان گرتووە لەوێ یعنی ئەمە بێتە هۆی ئەوەی کە تۆ وابزانی خەڵک سەنگەری لە دژی تۆ گرتووە نا خەڵک سەنگەری ئێمە لای ئێمە پارتی و یەکێتی دوو حیزبن لە خراپ و چاک کە زۆربەی خراپە بەداخەوە لەم کوردستانە هاو بەشن و پارتی وەکێتی بۆ ئێمە فەرقێکی جەوهریان نییە و هەردووکیان بەرپرسیارن لە مۆزەتی کە لە کوردستانە هەیە لەبەر ئێمە لە سەنگەری هیچ کەسێکانی دژبە هیچ کەسێکی تر بەڵام هەموو حیزبێک بۆ ئەوەی خەڵکی لێکۆ بێتەوە بۆی کە بتوانێت خەڵک ڕازیکە ئەبێ ببەخشێ بۆی کە بتوانێت خەڵک لە خۆی ڕازیکە ئەبێ مەردایەتی هەبێ لەگەڵ خەڵک ئەبێ هەڵوێستی هەبێ لەگەڵ خەڵک ئەبێ دژایەتی خەڵک نەکاتە وەکو خەڵکی دژایەتی نەکا و قەزێکی ئێمە لە پۆست و شت گەورەترە یعنی با پۆستەر بۆ ئەوان بێ بەڵام بێن لە بەرنامەی حکوومەتە بە حەقیقەت جێگەی کۆمەڵی چاکسازی بکەنەوە کە داخوازی میلەتەکەی ئێمەی تیابێ تا ئێمە بە ئارەزوومەندانە دوای وەزارەتەکەشمان وەرگرت بڵێن ئافێتی ئێوە بێ یعنی کێشەی ئێمە کێشی پۆست نییە خواکاوان ئەو کێشانەی کەوتم باسیەکەن ڕێکەوتنێکی باشەکەن لەسەر مەسەلەی موچە و ئەم هاتو نەهاتی موچەیە کۆتایی پێهێنن باری خاننشینان چاگەکەن ڕێکەون ڕێژەی لە بنمونە 12.67 دامەزراندن لە عێراقا هەموو ساڵێ تەرخان کرێ بۆ هەرێمی کوردستان خواکاوانە توان بنزین و غاز و گەمانە بۆ خەڵک هەرزان کەن خواکاوانە توان مافی جوتیار و وژدیندانی سیاسی و شەهید دابینکەن من لە ئێستەوە بەناوی ئەم سێ حیزبەوە ئەڵێم ئەو وەزارەتە بە هەدیە پیرۆزی ئێوە بێ بەڵام کوا ئەیکەن نەخێر نایکەن هەر لەبەرەوەش ئەوان نیان کردو و ناشیکەن ئێمە ئەمانەوێت لە ئەنجومەنی وەزیران ببین بۆی دەنگێکی بەهێزمان هەبێ بۆ دیفاعکردن لەو لە ماف و استحقاقاتی ئەو خەڵکە بەڵێ باش کاکتۆر سەبارەت بە بڵین یەکێتیش لە بەغدا هاوپەیمانیی دەکات لەگەڵ لایەنە شیعەکان لەگەڵ حەلبووسی سوودانی بۆ لەگەڵ پارتی ناتوانن پێ دوای هاوپەیمانیی لانی کەم بۆ ئەو چەقبەست سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە لە پەرلەمان کاوان هۆکارن لە حکوومەت والله لەبەرەوەی بابەتەکە لە کوردستانە ئاڵۆزترە یعنی وەکو واقع ئاڵۆزە وەکو تێگەشتنیش لە واقع زۆر ڕوونە یعنی بنمونە ئێستا ئەوان بیانەوە ئێمە بەشداری بکەین لە حکوومەت ئێمە بەشداری ناکەین لە حکوومەت وتومانە بابە هەرچی حکوومەتە پیرۆزی ئەو یەکێتی بە بەس بڕۆن ڕێ بکەون میلەکەتەکەتان بە فەتارە تا بردووە حیای ئەزمموی هەرێمتان بردووە پەرلەمان کە شکۆی خەڵکی کوردستانە ئێوە شکۆی خەڵکی کوردستانتان شکاندووە و پەرلەمانتان سجن کردووە ئێوە حکوومەتێکی کاربەڕێکرد بە تەواوی سەلاحیەت و ئیژەکە بەبێ ئەوەی گوێل بە مەرجعیەتی قانون و دەستور و یاسا بدە ئەمە عیبدارکردنێکی گەورەیە بۆ ئەزمموی هەرێمی کوردستان و بۆ سەروەری خەڵکی کوردستان و بۆ شکۆی خەڵکی کوردستان ئەمە چاکەن بابە ئێمە وەزارەتمان لە ئێوە ناوێ ئێوە وەرن چاکسازی بکەن ئێمە وەزارەتمان لە ئێوە ناوێ هۆکاری چییە کەسێکی سیاسی کە سیاسە دەربۆ ئەوەیە تۆ وەزارەت حکومڕانی وەرگری بڵێ نامەوێ بۆ ئێمە زانین کە ڕۆینە حکوومەت و لەگەڵ ئەم برادرانە ئێمە عیبدارە بین شەرمەزارمانەکەن ئەمانکەنە بەرپرسیار لەو گەندەڵی کە ئەنجامە درێ بەوەی کە لە ئەنجومەنی وەزیرانە بێت دەمەدا خێودانیشی نەتوانی هیچ چاکسازیکی حەقیقی بکەی دوایەوە جەماوەرەکەش لە دەست بدەیت و خەڵکی جواب بزانێت تۆ بۆم پۆست و امتیازات و پارە چووی بوویتە وەزیر و چوویتە ناو حکوومەت بۆیە کێشەکە لێرە ئاڵۆزە ئیرادەیەکی حەقیقی چاکسازی لە وڵاتە وجودی نییە کە وجودیشی نییە من لەسەر چی ئەساسێ بڕۆم لەگەڵ برادرانی پارتی وەکێتی ڕێ بکەوم بۆ پێگەێنانی حکوومەت لە کاتێکە ئەوان ناتوانن لەگەڵ خۆیانە ڕێ بکەون لە کاتێکە ئەوان هیچ ئیرادەیەکی حەقیقیان نییە بۆ چاکسازی دوایەوە ئێمە بەڕێز فواد حوسێن جارێک سەردانی کردین لەبەر مەسلەی دەنگدان بۆ سەرۆکایەتیەکەی و ئەو شتانە ئێمە زۆر لەگەڵی بەڕوونی و ئاشکرا قسەمان کردوان بەڕێزان ئێوە گەرەتانەوێ کورد لە بەغا سەری لێ نەشێوێ و شەڕ نەکا و سراعی نەبێ
مەسەلەی بەغا کوردستان مێنن بۆ بەغدا وتمام قسەیەوە جاران ئێوە بەوێمەتانەوە دەمانەوەتان و با بە لە عێراق لە هەرێمی کوردستان قسەمان پێڵێنجنیەوە دەن ڕخناگرن چیەکەن بیکەن لێرە ئۆپۆزیسیۆن بنقەی ناکە بەس کە هاتنە بەغدا عیبوعاری کوردستان مێنن بۆ بەغدا ئێستا ئێوە ئەوەی بێمەتانەوە دێستا خۆتان نایکەن فەرمووی ئێستا ئێمە بە ئێوەڵێن کاکە وا بکەن وتی چۆن وتم ئێمە لە کوردستان معارەزا بین لەگەڵ ئێوە ڕێز لەم ئیرادەیە ئێمە بگرن ئێمە نامانێت لە حکوومەت بین چونکە هەموو نیزامێکی سیاسی محتەرەم ئەسڵەن پێویستی بەوەیە حکوومەتیشی هەبێ ئۆپۆزیسیۆنیشی هەبێ ڕێگەمان بن ئۆپۆزیسیۆن بین ڕخنەتان لێ بگرین پرۆژەکانمان دژ بن بەڵام با لە بەغدا وانە بین لە بەغدا وەرن هەموو هێزە سیاسیەکان بخوێننەوە هەموو ڕۆڵەیەکی بەتوانای ئەم نەتەوەی ڕێزی لێ بگرن چ پەرلەمانتار بێت چ بیکەنەوە زیر چی پۆستێکی تری پێ بدەن بەس ناکرێ ئێوە لێرەش بتانەوێ ئەو قۆڕخکاری کە لە کوردستانە کردوتانە بۆ هەموو شتێک بۆ هەموو شتێک ناکرێ لێرەش دووبارەیکەنەوە ناکرێت کوردستانتان بە کاملی بۆ خۆتان بردووە نایڵن کەس ناسەبە نایڵن کەس دەنگ و ڕەنگێکی وازحی هەبێت تەسیرێکی هەبێ بۆ چاکسازیکردن نایڵن لێ نابێت لە بەغدا شاوا بکەن بەڕێزان ئێوە خۆتانن ئێستا شەڕی کوردستانتان هێناوە بۆ بەغدا چەند ساڵە کوردستان و هەرێمە پەرلەمانەکەی و حکوومەتەکەیتان تعتیل کردو بە حساب ڕەبتیکەن لەگەڵ بەغا بۆ ڕەبتیکەن لەگەڵ بەغدا ئەی بۆ ناچن لە چوارچێوەی کوردستانە ئەو کێشانە چارەسەرکەن و نەیهێن بۆ بەغدا کە هاتنە بەغدا بە ڕۆحێکی نەتەوەیی و نیشتیمانی و بە کۆمەڵێک مەبادی و مەقاسد و ئامانج و پلانی جوانەوە بێنە بەغدا بۆی خزمەتی نەتەوەکەتان بکەن باشە بۆی باری خەڵکی کوردستان سوک بکەین بە گشتمانەوە بەڵێمان لێ ناگرن و دەرەنجامەکەی ئەوەیە لە کوردستانی شایەمە ئەوە حاڵمانە کە دێنە بەغداش ئەوە حاڵیانە باشە کاکتۆر چەند خولێکێکمان ماوە سوپاس دەکەین سەبارەت بەوەی ڕخنێکێ دەڵێن لایەنەکانی دەرەوەی دەسەڵات بۆ دەیانەوێت لە بەغدا بەژاری لە حکوومەت بکەن بۆ لە هەرێم نایانەوێت قسەیەکی جوانە بەڵام وەڵامەکەی زۆر زۆر ڕوونە ئێمە لە بەغدا ئەبینە بەشێک لە بڕیار لە ڕێ ئەو وەزیرەوە کە ئەمان بێ ئاگادارە بین حکومڕانی عێراق چۆن بەڕێوە چێ داخوازیەکی میلەتەکەمان هەبوو ئێمە نامانەوێت تەنها لە ناو ئەنجومەنی وەزیرانە گوێ لە پارتی وەکێتی بگیرێ ئێمە مانەوێت دەنگێکی جیاواز لە ناو ئەنجومەنی وەزیرانە هەبێ جگە لە پارتی وەکێتی ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی حکومڕانی عێراقە ئێمە لێرە بۆ بەشداری ناکەین لە حکوومەت ڕێگەمان پێنادەن هیچ ڕۆڵێکمان ببێ بەڵام لە عێراقا هەر کەسێک چووە وەزارەتێک و ڕۆڵی هەیە لە ئەنجومەنی وەزیرانە ئازادانە ڕۆڵی هەیە کاریگەری هەیە ئەتوانێت پەیامەکان بەڕوونی بگەێنێتە سەرۆکی وەزیران و ئەو وەزیرانەی کە لەوێن و ئەنجومەنەکە و بڕیارەکانی و بۆیە بوونی ئێمە لە ئەنجومەنی وەزیرانە کاریگەری هەیە سەنگی هەیە و تەسیری هەیە لەسەرەوەی کە ئێمە بتوانین خزمەتی جەماوەرەکەی خۆمان و خەڵکی کوردستان بە باشتر بکەین بەڵام لێرە ئەبیتە بەشێک لە دەسەڵاتێک کە سیخ ناخە بە گەندەڵی و ناشتوانێت چارەسەری ئەم گەندەڵێ بکاوە ئیرادەشی نییە ئەڵێ وەرە ڕیباتی جوان بە سەقاتی باش لە بەرکەپارەی باشی ژوەرگرە بەس داریشە بە دیکۆر بەشێک لەم دیکۆرە ئێمە نامانێت ببین بە بەشێ لە دیکۆر هەر حێزێکی سیاسی محتەرەم ڕێز لە خۆی بگرێ قبول ناکات بێ بە دیکۆر تۆ کە وەزارەتێکم پێدەی ئەبێت دەسەڵاتی حەقیقیم پێبەی کە من لەو دەست لە وەزارەتە چاکسازی بکەم ئەبێ بەشێک لە بوجەی باشم بەردەست خەی کە من بتوانم بەو بوجە چاکسازی بکەم خزمەت بکەم ما تۆ بەیوەڵا وەرە شەریک بە لە حکوومەت و بەڵام لە حکم و دەسەڵاتە مەبە دیکۆر بە و ئێمە هەرەواکەین کە خۆمان ئەمانەوێ بیکەین تۆژە توانی دانیشی اینجا و کاتە دەمیش دەگرن ناتوانانی ئۆپۆزیسیۆنیش بکەیت ئەبێ ئێمە ناوت جارانی پێش و کاکەمانە لە حکوومەتان و لە قاچێکیان لە حکوومەتە قاچێکیان لە ئۆپۆزیسیۆنە ئێوە بەشدارن لە دەسەڵات تابێ قسە نەکەن ئەجا ئێمە قسە نەکەین ئەیکی قسە بکە ئێمە هەر ئێمە هێن قسە بکەین ئێمە ئەمسالی ئێمە هەیە قسە بکە ئەگەر ئێمە لە حکوومەت بین قسە نەکەین نەوەڵا قسە بکە باشترە لەو لە حکوومەت بین خۆ لە حکوومەتان ڕێگە پێنادەن چاکسازی بکەیت عەلە لەقەل لێرەوە توانی ڕخنە لە گەندەڵێکە بگری باشە کاک تۆ لەسەر موچە ئەوەی کە بەدوارەت چوونت کرد بێ موچەی مانگی چوار کە ئەمڕۆ حوتی مانگە نزیک دەبینەوە لە دەی پێنج موچەی مانگی چوار کە نەهاتووە ئەوەی کە بەدوارەت چوونت کرد بێ لە بەغدا هۆکارەکەی چیە هەر پەیوەندی بۆیە کە داهات نانێدرێ هۆکارەکەی چییە؟
من جارێک بەڕێز وەزیری مالیەم بینی تایف سامی باڵە پرسیاری موچەی مانگی چوارم لێ کرد و وتی کێشە نییە بەڵام ڕەنگە مەسلەیەک ببێ بە کێشە وتم چییە وتی ئەنجومەنی وەزیرانە بێ کۆ بێتۆ بڕیار بە و ئەگەر وەزیرەکانی برادرانی پارتی بایکۆتکەن احتیمالە ڕێژەی یاسایی لە ئەنجومەنی وەزیرانە بۆ دەنگدان لەسەر ئەم پرسە کێشەی بۆ دروست ببێ چونکە جەنابتان نزان ژمارەی زۆری وەزیرەکان ژمارەیەکی زۆریان بوونەتەوە بە پەرلەمانتار گەڕاونەتەوە بۆ پەرلەمان بۆیە ئێستا ژمارەیان کەمە ئەو وەزیرانە بۆی 50 زایدێکی کۆبوونەوەکان ئەگەر دوانسیانێک لەوێ نەبنی تر کێشە بۆ ئینیساب دروزە بێ ئەوە ئەوەی کردە بیانوتی ئەگەر ئەوە نەبێ هیچ کێشەیەک لە موچەی مانگی چواران نییە بەڵام بە واقعی کێشە هەیە ئەبواە لە ئێستا بدرایە بە خەڵک دە ڕۆژیش پێش ئێستا بواە بدرایە بە خەڵک بەڵام تا ئێستا دواکەوتووە ئینشاڵڵا کێشەی تیان نابێ بەس ئەمەیە تا ئێستا هەیە کێشەیە بەڵێ بازەوەکێک کە تاویستە داهاتەکەشیانە نردووە داهاتی نانەوتی کە بازەوەکە ئەم جارە 50 ملیارێک بنێرن ئەو وردەکاریە تەفسیلیانە نییە نردویانە نیان نردووەکەی نردویان بڕام پێ بکە ڕاستگۆ بمیان یاگام لەو تەفسیلاتانە نییە بەس ئەگەر نیان نردبێ ئەمان مقەسرن ئەبێ ئەمان ئەو بەشە پارەی کە پێویستە بینێرن ئەبێ ئەمان ینی پاکتاوی حساباتی مانگی پێشوو بنێرن و ئەبێ ئیلتیزاماتی خۆیان جێبەجێ بکەن لیستی باشی موچە بنێرن هەموو پێداویستە هونەریانی کە پێویستە بۆ مەسلەی موچە بێ بینێرن و بێ وەزیرەکانیان بگەڕێتەوەی پارتی بۆ بەشداری ناو حکوومەتکە دوو وەزیری گرنگیانەیە بۆی کە لە نیسابی ئەنجومەنی وەزیرانە ئەگەر پێویستی بە بڕیار بوو بەشدار بن ئەوانە هەمووی ئەرکی حکوومەتی هەرێمە باشە وەکو دوا پرسیاریش خولەکێکمانمەوە کاکتۆر سەبارەت بە دادگایکردنی ئاجاج کامڕۆ دادگای کرا ئەو کەسێک کە تاوانبارە لە دۆسی ئەنفال سەرنج چی بوو چ پندێکی تێدایە بەوانەی کە زۆڵم لە خەڵک دەکەن کامڕۆ ئێمە بینیمان خوای گەورە بە سەبرە بەڵام و کۆڵێن تۆڵەی بە زەبرە ئەوە نمونەیەکە بۆ ئەو ملهوڕانەی کە گاڵتەیان بە ڕۆح و گیانی خەڵکە کردو خەڵک کوشتن و ئەو خواردنەوەیان بەلاوەکو یەکوا بوو ئەیان توانی دەستدرێژی بۆ هەزاران کەسی داماوی دەست بە سەرکراوی زیندانەکان ببن ئەمڕۆ بەسەر شۆڕی دێتە بەردەم محکەمە ڕوبەڕوو ئەبێتەوە لەگەڵ ئەو کەسانەی کە تاوانی لەگەڵ ئەنجام داون و خۆشی بە سەری شۆڕ و سەری کزەوە ئەچێ سبەینێش کە ئیعدام کرایە هەر شتێکی لێکرایە مرد ئەچێتەوە بەردەم عەدالەتی ڕەب العالەمین عیبرەتێکی گەورەیە بۆ هەر زاڵم و ستەمکارێک کە ئێستا ئەتوانێت زوڵم لە خەڵک بکە ڕۆژێکی لەبەرچاو بێ کە ئەهێنرێتە بەردەم محکەمە لەم دنیا بێ لەو دنیا و ئەو سەر شۆڕی توژێ بێ لەبەر ئەمە پندێکی گەورەیە بۆ هەر کەسێ دەسڵاتدارە ڕۆژی لێ پێچینەوەی ئەم دنیا ئەو دنیا لەبیر بێ. بەڵێ سوپاس دەکەین بەڕێز دکتۆر موسە ئامین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی عێراق مادومان کردی سوپاسی ئامادەبوون دەکەین زۆر سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان